ئێمە شەستەکەین کە ئەو پرۆژێ لەگەڵ پرۆژەکانی ئێمەیە لێک نێزیکن ها و شێوەی یەکن ینی بەڵام بە درێژی باس کراوە باسی مەخافەتەکان کراوە باسی شێوەی کاراکردنەوە شێوەی مەسەلەی پەرلەمان و مەسەلەی دەسەڵاتەکانی پەرلەمان ئەمانە دەبێت قسەی لەسەر بکرێەوەوان تا ئێستا شەر لە گفتوگۆدان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیشە دیارە قسە دەکەن و لەگەڵ لایەنەکانی کەش قسە دەکەن دەبێت کۆدەنجێکی لەسەر دروست بێ بە تاکید و دیراسی زیاتر بکرێت لەسەرەوە چکە قەزەیەکە قەزەی هەرێمی کوردستان قەزەیەکی گەورەیە و قەزەی پەرلەمان چۆن پەرخستنی قەزەیەکی گەورە بوو کاراکردنەکۆشی بە هەمان شێوە دەبێت بە شێوازێکی وابێ کە سوود و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و ئەم پرۆسە سیاسە بێت کە ئێستا لە بەردەمی مەخافەتی گەورەدایە. ئەو پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام تا حەدێکی زۆر لە پرۆژەکەی ئێمە نێزیکە ینی بۆیە ئێمە قسەمان زیاتر لەسەر کردووە و بۆش پێمان باش بووە مەبدەئیەن پێمان باشە بەڵام ئەگەرەکانی و میکانیزمەکانی و شێوەکانی کە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بۆ پرسەکانی بەردەمی پەرلەمان ئەوە قسەی زیاتری دەوێت و زەمانەتی زیاتری دەوێت.